لەسەر دەسەبەرکردنی کرێکاران و گرنگی دەسەبەرکردن چییە لەسەر هەموو بابەتانە و مافی کرێکاران هەموو ڕێنمایی و یاخود با بڵین یاسایانەی کە هەیە تایبەت بە مافی کرێکاران پێویستەکە لەم ڕۆژەدا گفتوگوی زیاتری لەسەر بکەین بۆیە ئێمەش میوانداری بەڕێز فەرید عەلی بەڕێوەبەری کار و دەسەبەری هەولێرمان کردووە کە لە سۆدە میوانی ئێمە و گفتوگۆکەم لەگەڵ ئەودا چڕترەکەمەوە بەڕێز فەرید ئەم کاتت باش بەخێراتی. زۆر سپاس لە بینەران. سەرەتادا مێوە بڵێم بە بۆنەی ئەو ڕۆژە مێژوویە پیرۆزبای لە سەرجەم کرێکاران دەکەم بە تایبەتی کرێکارانی کوردستانی خۆشەویست. زۆر سپاس بە ئێوەش. باشە. هەوڵەکانتان بۆ دەسەبەرکردنی کرێکاران گەیشتووە بەکوێ؟ ئێستا بینیمان کە لە ماوەی ڕابردووە ڕێژەیەکی کەم هەبوو، بەڵام لە دەستپێکی دەست بەکاربوونی کابینەی نوێمەوە ڕێژەیە بەرز بۆت و ئێستا لە 60 کرێکاران دەسەبەر کراون. بەڵام پێویستە کام ڕێژەیەش زیاتر بکرێ هەڵبەتەوەش بە هەوڵ و بەردەوامی ئێوەیە. چیتان کردو و گەیشتۆ بەکوێ؟ بە دڵنیایەوە وەکو بڕیاری ژمارە 172 سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە ڕێنمای ژمارە 8 وەزارەتمانی پێدەرچووە بۆ ساڵی 2022 دەگەڕێتەوە. لە ساڵی 2023 دەرفەتێک بوو بۆ پرۆژانێکەوە کار بە کرێکاری بیانی دەکەن بۆی خۆیان بڕەخسن خۆیان بگونجێن بۆ کەمکردنەوەی ڕێژەی کرێکاری بیانی. لە سەرەتای 2024 دەستمان بە جێبەجێکردنی ناوەڕۆکی ئەو ڕێنمایە کردووە. ئەو ڕێنمایە بەڕاستی جێگای دەستخۆشیە بۆ بەرژەوەندی گشتی بڵێ کە لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەت دەرچووە بڕیارێکی لەجێیە بڕیارێکی دروستە بۆ ئایندا وا دەکاتن کەوا ڕێژەی کرێکاری بیانی کەم بێتەوە و زیاتر پشت بە کرێکارانی ناوخۆ بەستین. باشە ئەو پلانە چییە بەڕێز فەرید کە باس لەواکرێ حکوومەتی کوردستانە لە داهاتووە پلانێکی بێ بۆ کەمکردنەوەی هاتنی کرێکاری بیانی پلانەکە چۆنە چیەکەن؟ بەڵێ لە ڕێنمایەکە ئاماژە پێکراوە مەرجە هەر پرۆژەیە کەوە کار بە کرێکاری بیانی دەکا 175 پرۆژەکە دەستی کاری خۆماڵی بی 125 بیانی بی. باشە ئەو هەنگاوانەی کە ئەکرێت بۆ جێبەجێکردنی ئەم ڕێنمایانە مەرجانەی کە ئەکرێ چۆنە چیەکەنەوە ئایا لیژنەتان هەیە چۆن سەرپەرشتیەکەن؟ بەڵێ وەکو بەڕێوەبەراتی کاری هەولێر تیمەکمان ڕاستپاردووە لیژنەی پشکنەران سەردانی سەرجەم ئەو پرۆژانە دەکەن کەوا کار بە کرێکاری بیانی دەکەن ئاگاداریان دەکەنەوە کەوا بێن سەردانی بەڕێوەبەراتی کار بکەن بۆەوەی پێویستە بابێن لەسەر خاوەنکار کرێکارەکەی دەستەبەر کراو بێت پێویستە لەسەر خاوەنکار پابەندی ڕێژەی 175 بە 25 بێ مەبەستمان ئەوەیە کە 175 لە پرۆژەکە کرێکاری خۆماڵی 125 بیانی بی و مەرجە هەر کرێکارێک کە بە شێوەیەکی یاسایی لە پرۆژەیەک کار دەکا مۆڵەتی کاری هەبێتن بە پێچەوانەوە ئەگەر مۆڵەتی کاری نەبێ بە تایبەت کرێکارە بیانەکە کەواتە شوێن کارەکە بابلن سەرپێچی ئەنجامدا و تووشی سزای یاسایی دەبێت بەپێی یاسای کار. باشە پرسێکی گرنگ هەیە بابەتێکی گرنگ هەیە ئەویژەوەیە کە زۆرێک لە کرێکاران ئەو ڕێژەی کە دانراوە نابێت لە 350,000 کەمتر بێ کرێی ماگانەیان کەمترە لە هەندێک کەرتی تایبەت کۆمپانیا بێکار گەبێت لەم ڕێژەیە کەمترە و تایبەتیش مۆڵ و مارکێتەکان. ئێوە چیتان کردووە بۆ ئەمە چۆن بە دوواداچوونی بۆکەن تا مافی کرێکار پارێزراو بێت لەو موچەی کە کەمترین ڕێژەیە بۆی دیاریکراوە؟ بەڵێ بە دڵنیایە وەکو مەبلن لیژنەکە سەردانی هەر پرۆژێک دەکەین ئاگاداریان دەکەنەوە نابی موچەی هیچ کرێکارێک لە 350,000 کەمتر بێ و مەرجیشە ئەو کرێکارە لە کار و دەستەبەری کۆمەڵایەتی تۆمار کراوە بێ لەوێن دەرێش بە هەمان شێوە لە 350,000 کەمتر بێ وەرناژرێ مەرجە لە 350,000 کەمتر نەبێ هیچ موچێت کرێکاری ناکارامە. باشە کرێکاران کە دەستەبەرەکرێن مافەکانیان وەک خۆی لە ناو دەستەبەرا هەیە جێبەجێ کرێ لەلایەن خاوەنکارەوە؟ بە دڵنیایەوە یعنی ئەمە داوا دەکەن کرێکارەکان بەڕاستی هەشیار بن بۆی بێن ناوی خۆیان تۆمار بکەن لە کار و دەستەبەری کۆمەڵایەتی بۆی مافەکانیان پارێزراو بێ بەتەکید ئەگەر ناویان تۆمار کرابێ لە کار و دەستەبەری کۆمەڵایەتی لە ئەگەری ڕوودانی هەر حالەتەشی نەخوازرا و مافیان پارێزراو دەبێت. باشە بەڕێز فەرید چه هەنگاوێکی نوێ هەیە بۆ ڕێخستنەوەی کەرتی کار لە هەرێمی کوردستانە؟ بەڵێ بە دڵنیاوە جێبەجێکردن ناوەڕۆکی ئەو بڕیاری کە تازە باسم کرد بابلن دەست پێشخەرێکی باشە بۆەوەی بۆ ئایندەش زیاتر گرنگی بە کرێکارانی دەستی ناوە خۆ بدرێتن کەمکردنەوە ڕێژەی کرێکاری بیانیشە لە هەرێم بە شێوەیەکی گشتی. باشە لە زۆربەی شوێنی کارەکاندا بینین
کرێکار بەپێی ئەو پیشەیە کە ئەنجامیەدات وەک پێویست مەرجەکانی سەلامەتی نییە. جا ئەگەر لە بینایەک بێت یاخود لە هەر شوێنێکی تر بێت کە پەیوەست بێ بە پیشەکەیەوە، ئێوە چۆن چاودێریە و شوێناناکەن، چۆن ڕێنمایی هەم خاوەنکارەکەم کرێکارەکە دەن بۆی کە مەرجەکانی سەلامەتی هەبێت. بەدڵنیاوە وەکو بەڕێوەبەرایەتی کار تیمەکمان هەیە بە ناوی هۆبەی تەندروستی و سەلامەتی پیشەیی سەردانی سەرجەم پرۆژەکان دەکاتن، ئاگاداریان دەکاتەوە و لە هەمان کاتیشدا ئاگادارکردنەوەمان هەیە بە پرۆژەکاندان بۆی پابند بن لە کاتی کارکردن مەرجە بابنن ئەوانەی کە پێویستە بۆ سەلامەتی بەکاری بێنن، ئەجا وەکو دەستشێشە وەکو کڵاوە ئەوانە کە پێویستە لە کاتی کارکردن بەکار بێتن. باشە. بەڕێز فەرید عەلی بەڕێوەبەری کار و دەسەبەری هەولێر لەگەڵمان بوویت. سپاس بۆ بەڕێستان. سپاس بە ئێوەش بە بینەران. خێر بێن. زۆر سپاس.